یەکریزی نێوماڵی کورد و یەکدەنگی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەو خواستەی کە زیاتر لە هەر پرسێکی تر لەم قۆناغەدا گفتوگۆی لەبارەوە ئەنجام دەدرێت چونکە ئەزموونی ڕابردوو بە تەواوی ئەو ڕاستی سەلمان تاوەکو لایەنە سیاسیەکان یەکریز نەبن ناتوانرێ خواستەکانی کورد بەدی بهێنرێت و لەم قۆناغەشدا کە هەمووان داوای کۆدەنگی و یەکریزی دەکەن و یەکریزی لایەنە سیاسیەکان بەگرنگ دەزانن بەڵام تاوەکو ئێستا وەک پێویست ئەم یەکدەنگیە بەدی ناکرێت و بەردەوامی ئەم دۆخەش لە کاتێکدایە مەترسی لەسەر دەستکەوتەکانی کورد یەکریزی کردووە بە ئەمری واقع و بە وتەی مامۆستایانی زانکۆش کورد بۆ ڕزگاربوون لەم قۆناغا لە یەکریزی زیاتر هیچ بەدیلێکی تری نییە. بێگومان ئێمە هەموو ئەو قەیرانانەی کە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان تووشی وە لە نەتیجەی نەبوونی یەکگرتووی و یەکریزی نیشتیمانی لێوان لایەنەکان بووە و ئێستاش هەرێمی کوردستان لە بەردەم هەڕەشە و مەترسی گەورەدایە دوای هاتنەوەی سوپای عێراق بۆ ناوسەرجێ ناکۆکەکان و پشگیری نێودەوڵەتی کوردیش تا ئاستێک دابەزیوە بۆ ئێمە گەر بمانەوێت هەنگاوێک بەرەو پێش بچین و هەموو ئەو دەستکەوتانێک کە لە دەستیشمان داوە لە ڕووی یاسایی و لە ڕووی دەستوریەوە جارێکی تر بەدەستی بینینەوە بێگومان پێویستیمان بە یەکگرتووی هەیە پێویستمان بە یەکریزی لایەنەکان هەیە بەڵام یەکریزیەک لە دەرەوەی بەرژەوەندیە حیزبیەکان یەکریزیە کە داخوازی و داواکاریەکانی کۆمەڵانی خەڵک لە بەرچاوبگرێ نەک بەرژەوەندی ئەم حیزب و ئەو حیزب و هەروها دەسەڵاتی سیاسی پێویستە بە کەم و کورتیەکانی دابچێتەوە لە گەندەلی و لە شێوازی خراپدابەشکردنی داهات لە ڕابردوو بۆیە ئێمە بێگومان ئەگەر بمانەوێ هەرێمی کوردستان تەکانێک پێ بدەین پێویستە یەکگرتوو یەکریز بین و بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە بەرچاو بگیرێ بۆ ئەوەی هێزی ناوخۆ وەکو فاکتەرێکی گرنگ ڕۆلی هەبێت لە بەدەستهێنانی داوا و داواکاریەکانمان لە ناوخۆی عێراق بەپێی دەستوری عێراق و هەروها بەرەو پێشبردننی جارێکی تری دیبلۆماسیەتی کورد لە وڵاتانی ناوچەوی و نێودەوڵەتیش کاتێکی گرنگە بۆی بتوانانی کۆدەنگی نیشتیمانی دروستکەن و ئەگەر کۆدەنگی نیشتیمانیمان نەبێ ئێمە لە بەغدا بەڕاستی ناتوانین بە یەک پاکێزی سیاسی هەموو کێشانە چارەسەر بکەین بۆیە ئەدای سیاسی حیزبە کوردستانیەکان هەم موقیفی سیاسیان هەم ئەدای سیاسیان لە بەغدا بێهێز دەبێ ئەگەر بێت و نەتوانن ناوماڵی کورد لە هەرێمی کوردستان یەک بخەن ڕێکی بخەن و پێویستە حیزبە کوردستانیانە بەڕاستی هەندێک بەرژەوەندی سیاسی حیزبەتی خۆیان بەلاو بنێن لە پێناو بەرژەوەندی گشتی خەڵک لە پێناو گەڕانەوەی موچە و بوچەی خەڵک بۆیە پێویستە ئەو کۆدەنگە نیشتیمانی دروستکرێ و یەکریزی نیشتیمانی بێگومان گرنگی و ئەهمیەتی خۆی هەیە بۆ چارەسەرکردنی هەموو کێشانێک کە ئێستا ئێمە لەگەڵ بەغدا هەمانە. لە دوای ڕیفراندۆمی 25 ئەیلوول و دەرەنجامەکانی پرسی بودجەی هەرێم و داهاتووی پەیوەندیەکانی هەرێم و حکوومەتی فیدراڵ پەیوەستن بەو گفتوگۆیانەی کە لە داهاتوو لە نێوان هەولێر و بەغدا ئەنجام دەدرێن بەڵام لە هەموو ئەگەرێکدا سەرباری ئەنجامدانی ڕیفراندۆم و نیگەرانی کۆمەلگای نێودەوڵەتیش بۆ ڕیفراندۆمەکەی هەرێم بەڵام لە ئێستادا پشتیوانی زۆر لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت و ئەو وڵاتانەی کە لە ڕابردوو نیگەران بوون لە ئەنجامدانی ڕیفراندۆم لە ئێستادا داوا دەکەن حکوومەتی فیدراڵ و هەرێم گفتوگۆ بکەن و لە دوای ئەنجامدانی ڕیفراندۆمیشەوە چەند جارێک حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەی گفتوگۆی نیشان داوە بەڵام تاوەکو ئێستا بە شێوەیەکی ڕەسمی هەرێم و حکوومەتی فیدراڵ نەگەیشتون بە قۆناغی گفتوگۆ کە سەرنجامی هەموو گفتوگۆکان و گەورەی قەبارەی دەستکەوتەکانیش پەیوەستە بە یەکدەنگی و یەکریزی لایەنە سیاسیەکانی کوردستان. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان ڕانیە.